بەشداریمان کردووە بە چای فۆلکلۆری فرۆشتنەوەی خواردن کە هەموو بەش و بەشەکانی ناو زانکۆ لە هەر سێ بیناکە کە ئێمە گرتمانتە ئەستۆ کە دەفرۆشێت و پارەکەی پاشان دەگەڕێتەوە بۆ سندوقی گروپی کۆمەکی زانکۆ داهاتی هەموو چالاکیەکانی گروپی کۆمەک لەم فیستیڤالەوە لە دەرەوەی فیستیڤالش دەگەڕێتەوە بۆ سندوقی گروپی کۆمەکی زانکۆ کە لە ناو هەموو زانکۆی ڕاپەڕیندا کار دەکات لە کەمپاسی ڕانێ و قەڵازێش تایبەتە بە خوێندکاری کەم دەرامەت. پرۆژەیەشیان بریتە لە دروستکردنی ئۆڤەرپاسێک بۆ یەکەم ترافیک کە لێرەوە ئەڕۆین بۆ ناو بازاڕواتە یەکتە بڕی سناعە و بازار کە ڕێگا سواقڕنە ڕانیە. وەک دارە بنەمای پێشکەوتنی هەر شارستانیەتێک بریتە لە پەیوەستە بە پێشکەوتنی ڕێگاوبانەکەیەوە. بەشی فەلسەفە من هەستاوم بە تەطبیقکردنی ڕۆڵی سۆقرات لە ناو خەڵکەکە هەوڵم داوە ئاگۆڕا بێنمەوە ناو جامیعە وەکو نیمچە شانۆیەک ئەو پرسیارانەم دووبارە زیندوو کردێتەوە کە کاتی خۆی سۆقرات کردوێتی وارەوە کۆمەڵێک پرسیاری نوێشم کردووە دەربارەی بابەتە فەلسەفیەکان و بابەتەکان پێویست بە ژیانەوە بە شێوەیەکی گشتی وەڵامدانەوەی خەڵکەکە باش بوو خەڵک لەگەڵمان داهات حەزی بۆ بەشی فەلسەفە بۆ ئەم جۆرە جوابدانانەوە زۆر باش بوو. ئێمە وەکو بەشی فیزیک ئەمڕۆ پرۆژەیەکی کارەبایی بەستراومان هەیە بە گۆڕینی مۆتۆری ئاو مزەقەی ئاوی ماڵان کە خۆی کارەبایە لە هەمان کاتە دەشێکی ئۆتۆماتیکی کار بکات چونکە هاو هات خۆی هەڵبێت کە ئەوڕا خۆی بکوژێتەوە ئەمە دەستینەوە بە ئاوی ڕیسی بەلوحەکە کە ئاو دێ تۆزێ ئەو بۆ ئێرە زیاکات ئەبێتەوەی بەرزبوونەوەی ئاستی ئەم ئاوە بۆ منە ئەمە ئاوەکە زیاکە وای دادەنین ئاوەڕیسیەکە زیاکە مۆتۆرەکەمان هەڵ ئەبێت. جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم فیستیڤالە لە کەمپەسی ڕانی ئەنجام درراوە تەمەنایەوە دەکەین کە توانی بێتمان بەشێک لەو کارە زانستی و کەلتوریانەی کە خوێندکارانمان وەریان گرتووە توانی بێتیان ئەمڕۆ لێرە بیرۆکانە بخەنە ڕوو بە خۆشحاڵیەوە بەشێک لەو بەشە زانستیانەمان کە بەشی ئەندازیاریە بەشی کۆمپیوتەرەوە بەشی تەنانەت فیزیایە هەموو ئەمانە توانیان بیرۆکەکانی خۆیان بخەنە ڕوو